بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ژمارەیەک لە بەرپرسی ڕێکخراوەکانی ئۆتیزم و سەنتەرە فەرمیەکانی بواری ئۆتیزم بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی ئەنجامی ڕووپێویەکی بۆ توشبوانی ئۆتیزم خستە ڕوو. بە پێی ئەنجامەکانی ئەو ڕووپێویە ژمارەی توشبوانی ئۆتیزم لە سنووری پارێزگای سلێمانی 329 توش بووە و لەو ژمارەیەش 61یان لە ڕەگەزی مێ و 261یان لە ڕەگەزی نێرن. هەروەها 196 توشبووی ئۆتیزم دانیشتووی ناوشاری سلێمانین و 133 توشبووی دیکەش لە دەرەوەی سلێمانی نیشتەجێن. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی وتی زۆرینەی توشبوانی ئۆتیزم موچەیان نییە. لە 2012ەوە هیچ موچەیەک بۆ هیچ خاوەن پێداویستیەک دابین نەکراوە، بۆیە زۆرینەی توشبوانی ئۆتیزم لەو خەڵکانن کە موچەیان بۆ دابین نەکراوە. تەنها 84 توشبووی ئۆتیزم لە کۆی 329 توشبوو خاوەن موچەن و خاوەن هاوکاری کۆمەڵایەتین لە حکوومەتی هەرێم بە ڕێژەی لە 25.53 واتە 245 توشبووی ئۆتیزم کە لە 174ەکە تا ئێستا هیچ موچەیەکیان نییە. ڕێژەی منداڵانی سوودمەند لە سەنتەرەکانی ڕاهێنان بریتە لە 219 توشبووی ئۆتیزم بە ڕێژەی لە 166 کە مای خۆشحاڵیە. بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵایەتی پەرلەمانی کوردستانیش دەڵێت بۆ دابینکردنی ماف و هاوکاری دارایی بۆ ئەو خێزانانی کە منداڵی ئۆتیزمیان هەیە پرۆژە یاسایەک پێشکەش دەکەن. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و هەمیش وەکو بڕیاردەر لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی بەهەسی بەرپرسیارەتی و ئەڕوانینە ئەو قەزیەی کە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستاندا مەحرومە لە هەموو مافێکی خۆی تایبەت و تایبەتتر کە مناڵی ئۆتیزم کە بەڕاستی لە هەرێمی کوردستان و تایبەت لە شاری سلێمانی مناڵانێکی زۆر هەن و خانەوادەیەکی زۆرگیریان خواردووە بەدەست بە خەوکردنی مناڵانی ئۆتیزم هەتا نەچیتە لای خانەوادەی مناڵی ئۆتیزم نازانی لە چه ئازار و ناڕەحەتیەکدان. بۆیە ئێمە بەهەسی بەرپرسیارەتی و ئەڕوانینە قەزیەکە و هەوڵی پرۆژە یاسایەک دەدەین کە پێشکەش بە پەرلەمانی بکەین هەمووکو فراکسیۆن هەمیش وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی کە کۆمەڵێک مادە لە خۆ بگرێ هەندێک امتیازی بۆ بەخێوکەری مناڵی ئۆتیزم تێدا بێ تاوەکو دایکان و باوکانی مناڵی ئۆتیزم مکافئە بکرێن یاخود لانە و ماڵێ داڵددانێکیان یا خانەیەکیان هەبێ ئەو مناڵانە لە خۆ بگرن هیچ ناکەمێک لە ئازار و ناڕەحەتی دایک و باوکی مناڵانی ئۆتیزم کەم کاتەوە. بەپێی ڕووپێویەکەی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لە کۆی 329 خێزانی ئۆتیزم تەنها 7 لە خێزانەکانیان بەشداری خول و ڕاهێنانیان کردووە بە ڕێژەی لە 121.28 واتە 259 خێزان بە ڕێژەی لە 178.72 بەشداری هیچ خول و ڕاهێنانێکیان نەکردووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.